ساڵێک و حەوت مانگ و چەند ڕۆژێک بەسەر کڵۆمدانی دەرگای پەرلەمانی کوردستان ڕێگری لە سەرۆکەکەی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە تێپەڕەبێت. لە ئێستاشدا بۆ سەرپێخستنەوەی پرۆسەی سیاسی و دەرباسکردنی هەرێمی کوردستان لەو چاقبەستن و ئیفلیج بوونە سیاسی تی کەوتووە، زۆربەی چاوەکان لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە. ئەمەش لە کاتێکدایە چاقی کێشەکانی هەرێم بە پەخستنی پەرلەمانیشەوە هۆکارەکەی بریتیە لە کۆتایی وادەی سیاسی پۆستی سەرۆکی هەرێم. لەگەڵەوەی چاودێران کۆکن لەسەرەوەی بۆ تێپەڕاندنی دۆخی چەقبەستووی سیاسی پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، بەڵام لە ئێستادا و دوای زیاتر لە 580 ڕۆژ لە داخستن و پەخستنی ئەو لایەنەی هیچ بژاردێکی باشی بەخەیاڵدا نەهاتوو، وەک خۆیان جەختی لێیەکەنەوە لە نێوان خراپ و خراپتردا خراپیان هەڵبژارد و پەرلەمانیان ئیفلیج کرد. بۆ کاراکردنەوەی پەرلەمان مەرجی هەیە و داوای گۆڕینی سەرۆکی پەرلەمانەکات. گەرچی کەمتر لە حەوت مانگ بۆ تەواوبوونی وادەی یاسایی پەرلەمانی کوردستان ماوە، لەم ئان و ساتەدا چەندین سیناریۆی جیاوازیش چاوەڕێی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانەکات. بەشێک لە چاودێران بە دووری دەزانن لەو ماوە کەمەی تەمەنی یاسایی پەرلەمانی کوردستان کە ماوێتی بتوانرێت هەموو لایەنەکان بگەنە ڕێکەوتن و پەرلەمان کارا بکەنەوە، چونکە بە مەحاڵ بینن بزوتنەوەی گۆڕان بۆ تەنها 6 مانگ دانوستان بکات و ڕازی بێت بە گۆڕینی دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان بە کەسێکی تر. خۆگەر بزوتنەوەی گۆڕان کارێکی وا مەحاڵی کرد، ئەوە دەنگدەر و جەماوەرەکەی تووڕاکات و لە هەڵبژاردنەکانی داهاتوودا سزاکەی وەردەگرێتەوە. هاوکات بەشێک لە چاودێران پێیان وایە پارتی یاری کات کوشتن لەگەڵ لایەنەکانەکات و بە دووری شێزانن پارتی بە بڕیارە تاگڕاوانەکانی خۆیدا بچێتەوە، بە تایبەت کە چەند مانگێکی کەم لە تەمەنی یاسایی پەرلەمان و کابینەی ئێستای حکوومەت ماوە. بەو پێش بارودۆخەکە وەک خۆی ئەمێنێتەوە تا کۆتایی ئەم خولە پەرلەمان بە پەکخراوی دەمێنێتەوە. سیناریۆیەکی دیکەی پرۆسەی سیاسی هەرێم لە ڕێگەی کاراکردنەوەی پەرلەمانەوە بریتیە لە جێبەجێکردنی ئەو داوایی پارتی لە ئەنجامدانی ڕێکەوتنی سێلایەنە لە نێوان پارتی یەکێتی یەکگرتو بۆ کاراکردنەوەی پەرلەمان و سەر لە نوێ داڕشتنەوەی هەیکەلێتی کابینەی حکوومەت. بەڕای چاودێران ڕێکەوتنی سێقۆڵی ئەگەرێکی دوورە، ئەمەش بەو پێی لە حاڵی بەستنی ڕێکەوتنێکی لەو جۆرەدا یەکێتی نیشتیمانی و یەکگرت و بازێکی قورس دەدەن لە هەڵبژاردنەکانی داهاتوودا و ئەکەونە بەردەم تووڕێی بەشێک لە جەماوەرەکان، بە تایبەت لە سنوورەکانی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین. هەروەک بە دووریش دەزانرێت یەکگرتووی ئیسلامی بچێتە ژێرباری ڕێکەوتنی سێقۆڵی و جەماوەر و دەنگدەرانی لە خۆی بتۆرێنێ. ئەو کات تەنها یەکێتی لە گۆڕەپانەکەدا وەک وەڵامگۆی داواکەی پارتی ئەمێنێتەوە، بە تەنهاش ئەو دوولایەنە ناتوانن پەرلەمان کارا بکەنەوە.